با بەشداری بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کۆنفرانسێک لە وڵاتی ئیتالیا بەڕێوەچوو. ڕۆژی هەینی 18 ڕەزبەر لە شاری فلۆرانسی ئیتالیا کۆنفرانسێک لە ژێرناوی جەنگێ جیهانیە نیابەتی لەلایەن سەندیکەی ڕۆژنامەنووسانی ئیتالیاوە با هاوکاری وەزارەتی دەرەوەی ئیتالیا بەڕێوەچوو. بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران با ڕەسمی لەلایەن بەڕێوەبەرانی ئەم کۆنفرانسەوە بانکێش کراوە و لە پانێلی بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وتەیەکی پێشکەش کرد. بەڕێز عەبدوڵڵا موحتەدی لە بەشێک لە وتارەکەی سەبارەت بە کێشە و گرفتەکانی سووریا ئاماژەی داوە بەوەی کە ڕێگە چارەی کۆتایی دەبێت هاوکاری بێت لەگەڵ دێموکراسی و ڕەخساندنی بارودۆخێکی مرۆیی یەکسان بۆ هەموو کەمایەتیەکان لە سووریەدا. سکرتێری گشتی کۆمەڵە هەروەها لە وتارەکەیدا جەختی کردەوە سەر ئەوەی کە کوردەکانی کوردستانی باشوور دەبێت بە شێوەیەکی خێرا ڕاهێنانی نظامی بکەن و خۆیان بە تەواوی لەو بوارەدا تەواو بکەن. سەبارەت بە دەوری کوردی ڕۆژهەڵات لە ئاڵوگۆڕەکان لە ئێراندا بەڕێز عەبدوڵڵا موحتەدی وتی کوردەکانی ئێران دەتوانن لە ڕەخساندنی کەشێکی دێموکرات لە ئێراندا دەوری گرنگ بگێڕن. هەر لە پەیوەندی لەسەر ئەو کۆنفرانسەدا کاناڵی ئاسمانی ڕوودا و وتوێژێکی لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە ئەنجام داوە. لەو وتوێژەدا لا بەڕێز عەبدوڵڵا موحتەدی پرسیار کرا کە لەو کۆنفرانسا چی باس کرا و ئێوە وەکو کورد چیتان باس کرد و بەڕێزیان بەم شێوەیە وەڵامیاندایەوە. کۆنفرانسەکە سێ پانێلی هەیە. پانێلێکیان لەبارەی ئێرانەوە بوو، پانێلێکیان بەگشتی لەبارەی ناوچەکەەوە بوو کە تەنیا کوردێک کە قسەی کرد من بووم لە پانێلی دووهەمدا، و پانێلێکی سێهەمیشی تایە کە لەبارەی یارمەتیە ئینسانیەکان بۆ کۆبانی ماوە هێشتا ئەم پانێلی سێهەم. لە پانێلی یەکەمدا زۆرتر لەسەر بارودۆخی ئێران، سیاسەتی دەرەوەی ئێران، سیاسەتی ناوخۆی ئێران، ئێران و داعش و زۆرێک لەوانە قسەکرا. پانێلی دووهەم لەسەر مەسئلەی ناوچەکە بوو بەگشتی، دیارە تەرکیزی کردبووە سەر داعش و هەڵوێستە جیاوازەکان. لێرە من ئەو کەسە بووم کە لە ڕوانگەی کوردەوە قسەم کرد لەم پانێلەدا. لا پرسیارێکی دیکە و بۆچوونی ئێوە وەکو کورد لە پانێلی یەکەم لەگەڵ بەشداربووانی ئەو کۆنفرانسە لەسەر ڕەوشی ناخۆی ئێران یەک بوو. هاوڕێ عەبدوڵڵا وتی ئەو هەم چەند کەسی خارجی هەم ئێرانی تێدا بوون، بەڵام هەمووشیان هەر ڕێگی یەک ڕەئی و نەزەریان نەبوو. هەندێک کەس لەسەر سوپای پاسداران و دەستداگرتنی ئەو بەسەر اقتصادی ئێران قسەیان کرد، هەندێک کەس لەسەر سیاسەتی دەرەوەی ئێران قسەیان کرد. خاڵی زۆر مثبەت و ئیجابیش تێدا بوو، قسەی تێدا بوو بە دڵی ئێمەش بوو، بەڵام لا پرسیارێکی دیکەدا کە زۆربەی قوربانیانی شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوردن و ئێوە وەکو کورد چڕۆڵێکتان بووە لەو پەیوەندەدا لە کۆنفرانسەکە بەڕێز عەبدوڵڵا موحتەدی وتی هەموو هەوڵم داوا بێ، هیوادارم توانی بێتم. گرنگترین شتێکی باست کرد بێت چ بوو؟ بەڵێ من بە سەراحەت باسم کرد لە پێویستی پشتیوانی لە کۆبانی، چ لەلایەن ئەمریکا و هاوپەیمانانیەوە چ هەروەها لەلایەن تورکیەوە. باسم کرد لە ئەو نەهامەتیانەی بەسەرگەلی کورد لە سووریە هاتووە، بێناسنامەیان و هەموو شتێکیان. باسم لەوە کرد کە لە هەرێمی کوردستان پێویستە ڕاستەوخۆ پشتیوانیەکی هەم ئینسانی و هەم پشتیوانیەکی مادی و چەک و تەقەمەنی و ڕاهێنان و هەموو شتێک بە فراوانیەکی زۆرتر و بە خێراییەکی زۆرتر ئەنجام. لا پرسیارێکی دیکەدا کە خۆپشاندانی زۆر لە شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات بۆ پشتیوانی لە کۆبانێ بەڕێوەچوو، ڕای ئێوە لەسەر ئەو خۆپشاندان و پشتیوانیە چییە؟ هاوڕێ عەبدوڵڵا وتی پێش هەموو شتێک با منەوە بڵێم کە من لە ئەم کۆنفرانسەدا بۆ یەکەم جار هەواڵی ئەو خۆپشاندانانەی
شار و ڕۆچکەکانی کوردستانی ڕۆژهەڵاتیشم لەم کۆنفرانسە باس کرد و وەکو خەبەرێکی خۆش ڕامگەیاند بە بڕوای من پێش هەموو شتێک هاوپشتی و هاوخەباتی گەلی کورد دەگەیەنێ ئەوە دەگەیەنێ کوردستانی ڕۆژهەڵات وەکو هەمیشە خۆی بە قەڵای پشتیوانی خەباتی پارچەکانی دیکە دەزانێ و خۆی وادادەنێ هاوسۆزی خۆی نیشان دەدا هاوخەباتی خۆی نیشان دەدا لەلایەکی دیکەوە زۆر گرنگترە لە سنە و مەهاباد و ئیلام و کرماشان خۆ پیشاندانکردن تاهی سلەیمانی و هەولێر لە بۆچی هۆکارەکە چییە؟ آخر لە سلێمانی و هەولێریش جێگەی ڕێزە بەڵام ئەوان لەژێر دیکتاتۆریدا ئەو کارە ناکەن ئەوان لەژێر سای حکوومەتێکی هەرێمدا و خۆ پیشان دەکەن کە خۆی هاوپشت و هاوسۆزی گەلی کووردە. لا درێژەی وتوێژەکەدا لە بەڕێز عەبدوڵڵا موحتەدی پرسیار کرا کە بۆچی ئێستا ئێران ئیزنی داوە خۆپیشاندان بەڕێوە بچێت لە زۆربەی شارەکان پێشووتر خۆپیشاندانی لەو شێوە ئەستەم بووە. بەڕێزیان دەڵێت ئەم جارە حکوومەت دیارە ئەم خۆپیشاندانانە ڕاستە و خۆ بەدژی کۆماری ئیسلامی ئێران نییە هەرچەند بە بڕوای من درەنگ گاز و ئێستا لە تەنیشتەوە و سبەی ڕۆژ ڕاستە و خۆ دەشبێتە ئەوە بۆ چونکە خەڵک هەمان دەردیان هەیە بە هەمان نەهامەتیدا تێپەڕیون بۆ نمونە خەڵکی سنەکە کاتی خۆی کە ئێستا کۆبانی پێدات. لا پرسیارێکی دیکەدا ئەو خۆپیشاندانە بۆ کوێ دەچێت و بەرەو چه ئاراستەیەک دەچێت هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی وتی ئەم خۆپیشاندانانە گرنگ ئەوەیە سەربەخۆ بمێننەوە لەژێر سای حکوومەتدا نەمێننەوە مانعێکی نییە قەیناکە ئیجاز لە حکوومەت وەرگرن مۆڵە لە حکوومەت وەرگرن بۆی خوێن بەڵام نەچنە ژێر سایەی دروشمی حکوومەتی و پشتگیری حکوومەتیەوە سەربەخۆ بمێننەوە کوردانە بمێننەوە ئەگەر ئاوا بمێننەوە دوور نییە ببێتە سەرەتای قۆناغێکی تازە لە خەباتی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتدا. ڕاگەیاندنی هاوبەشی ڕێکخراوەکانی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات دەربارەی بارودۆخی کۆبانێ. ڕێکخراوەکانی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات لە بەشێک لە ڕاگەیاندراوەکەیان کە نوسخەیەکیان بۆ ئاسۆی ڕۆژهەڵات بەڕێکردووە ڕایگەیاندووە. ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات وێڕای مەحکومکردنی دەستدرێژی و هێرشەکانی داعش بۆ سەر خەڵکی کۆبانێ پشتیوانی و هاوپەیوەندی خەباتی خۆمان لە خەڵکی ئەو شارە و ژنانی تێکۆشەری بەرەکانی خۆراگری دەردەبڕین و لەلایەکی تریشەوە ماندوو نەبوون و دەستخۆشی لە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بەگشتی و ژنان بە تایبەت دەکەین. بۆ ماوەی نزیک بە 3 هەفتەیە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش هێرشێکی چڕۆپڕی بۆ سەر شاری کۆبانێ لە ڕۆژ ئاوای کوردستان دەست پێکردووە و تا ئێستاش گەمارودانی ئەو شارە لەلایەن ئەم هێزە کۆنەپەرست و دژە ئینسانیە بەردەوامە. هێرش و پەلامار و گەمارودانی کۆبانێ بۆتە هۆی ئاوارەبوونی نزیک بە 200,000 کەس لە خەڵکی ئەو شارە و لەلایەکی ترەوە بە هەزاران کەسیش لەو شارەدا مانوتەوە بە شێوەیەکی قارەمانانە بۆ بەرگری لە کۆبانی و دانیشتوانی خۆڕاگرانە لە سەرنگەرەکانی بربەرەکانێدا دەجەنگن. بۆ بەرگری لە کۆبانێ ژنان و کچانی قارەمانی ڕۆژئاوای کوردستان لە سەنگەرەکانی بەرگری لەم شارە خۆشەویستە دەیان داستانی قارەمانانیان خوڵقاندە و کە بۆتە جێی شانازی بۆ نەتەوەکەمان و میدیا و ناوەندە جیهانیەکان بە شانازیەوە باسییان لێوە دەکەن. هەر لەو پەیوەندەدا وەک هاوپەیوەندی و هاوسۆزی نەتەوەیی دەبینین چۆن خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و یەک لەوان ژنان چۆن چالاکانە بە شێوەی جۆراجۆر پشتیوانی خۆیان بۆ کۆبانەی دەردەبڕن و جارێکی تر پاڵپشتی ڕاستەقینەی خۆیان وەک ڕابردوو بۆ پارچەیەکی تری کوردستان دووپات دەکەنەوە. ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات وێڕای مەحکومکردنی دەستدرێژی و هێرشەکانی داعش بۆ سەر خەڵکی کۆبانێ پشتیوانی و هاوپەیوەندی خەباتی خۆمان لە خەڵکی ئەو شارە و ژنانی تێکۆشەری بەرەکانی خۆراگری دەردەبڕین و لەلایەکی تریشەوە ماندوو نەبوون و دەستخۆشی لە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بەگشتی و ژنان بە تایبەت دەکەین کە چۆن شێرگیرانە بۆ پشتیوانی لە کۆبانێ و دەربڕینی داواکاری ڕاستەقینەکان لەژێر سایە دیکتاتۆریەت و سیستمی خەفەقان و سەرکوتدا دێنە دەنگ و مەیدانەکانی خەبات زیندوو ڕادەگرن. سەرکەوتن بۆ خەباتی ڕەوای گەلی کورد نەمان بۆ ترۆریستان. کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات، یەکێتی ژنانی دیموکراتی کوردستانی ئێران، ئاسۆی ژنی کورد، یەکێتی ژنانی دیموکراتی کوردستان، ڕێکخراوەی ئازادی ژنانی کوردستان نینا، ڕێکخراوەی ئافرەتانی خەباتی کوردستانی ئێران، 18 ڕەزبەری 1393. خۆپیشاندانی کوردانی لەندەن بۆ پشتیوانی لە کۆبانێ.
بە بەشداری هاوڕێیان و ئەندامانی کۆمەڵەی شۆڕژگەر لە شاری لەندەن خۆپیشاندانێکی بەرین بۆ پشتیوانی لە گەماروی کۆبانێ و دژایەتی لەگەڵ داعش بەڕێوەچوو. ڕۆژی شەممە 19 ڕەزبەر لە شاری لەندەن زیاتر لە 3000 کەس لە کوردانی دانیشتووی بریتانیا لە خۆپیشاندانێکی پرشکۆدا بەرامبەر بە پارلەمانی بریتانیا کۆبوونەوە و دەنگی ناڕزایی خۆیان گەیاندە گوێگرانی پارلەمانی بریتانیا بۆ پشتیوانی لە کۆبانێ و کوردستانی ڕۆژاوا بەگشتی. لەو خۆپیشاندانەدا خەڵکی کورد بەگشتی لە هەر چوار پارچەی کوردستان بەشداریان کردبوو بەرامبەر بە بێدەنگی وڵاتانی ڕۆژاوا ناڕزایان دەربڕی و داوای هەنگاوی بەپەلەیان لە بریتانیا و وڵاتانی خۆراوا کرد کە پشتیوانی ڕاستەقینەی کۆبانێ و کورد بەگشتی بکەن، جا لە پشتیوانی سەربازی و لۆجستیکەوە بگرات تا خزمەتگوزاری پزیشکی و داو دەرمان. هەروەها دروشمگەلی وەکو هەستە لە خەو بریتانیا، ئەمڕۆ کۆبانێ و سبەی لەندەن، کۆبانێ ناشکێ تێرۆریست دەبەزێ و هەتا دوایی وترایەوە. جێی ئاماژەیە لە زۆربەی حیزب و بزافە دیارەکانی بریتانیا تێیدا بەشدار بوون و پشتیوانی خۆیان بۆ کۆبانێ و کوردستان بەگشتی دەربڕی. لەوانە گروپی کۆمونیستی شۆڕژگەر، حیزبی سۆسیالیستی کرێکاران، حیزبی سۆسیالیستی بریتانیا. دیارە هەرکەم لەو حیزب و لایەنانە وتاری سیاسیاندا و خوێندنەوەی خۆیان لە دۆخەکە خستە ڕوو. یەکێک لەوانە تێرفۆڕڕین لە سەرکردایەتی گروپی کۆمونیستی شۆڕژگەر باسی لە مێژووی پارچەپارچەبوونی کوردستان بەدەستی چەرچیل و فەڕەنسە کرد و پەیماننامەی لۆزانی شەرمەزار کرد. تورکیای شەرمەزار کرد بۆ ئەوەی ڕێگەی نەداوە کوردەکانی سووریا لە سنوورەکانی بپەڕێنەوە بۆ ناو تورکیە و لە کاتێکدا ڕێگە دەدات تێرۆریستانی داعش لە خاکی تورکیەدا بە ئازادی بسوڕێنەوە و هاتوچۆی عێراق بکەن. ناوبراو داوای کرد کە بەپەلا کوردەکان پڕچەک و تەیار بکرێن و خزمەتگوزاری داو دەرمان بگاتە کوردەکان. جان ریز کەسایەتی دیاری کاونترفایر ئاماژەی بەوە کرد کەوا ڕۆژاوا ئێستا شەڕی هەموو جیهان و بەها مۆدێرنەکان دەکات. پێدەچێت کۆبانی بازنەی گرێدەرەوە و پڕکەرەوەی کەلێنی دوو دنیا و دوو جیهانبینی و دوو مێژوو بێت. خۆڕاگری و بەرخۆدانی کۆبانێ پردێکە کە تێکشکان بە سەرکەوتنی داهاتوو گرێ دەداتەوە. کۆبانێ دەنگی لەرزۆک و کڕخنی دیپلۆماسی بازرگانانی لە قاودا. کۆبانێ هەورە بروسکەیە لە ئاسمانی دووکەڵاوی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکاندا. بێگومان زایەڵەی نعرەتەی کۆبانێ بۆ بەها مودێرنەکان لە شاخەکانی ئەو بەری مێژوو دەزرینگێتەوە و لەسەر لووتکەی بەرزترین وەرچەرخانی مێژووی خەونەکانی خۆی دەداتە دەست باهۆز تا بە هەموو جیهاندا بیگێڕێ. کۆبانێ هەزاران کشت دەزێ کە بە کۆرپەیی سەرکردن و وانەی ئازایەتی دەدەن و ئەگریجەکانیان بۆنی ئەتری ئازادی دەدات. ڕەنگەنەوەکانی داهاتوو نەتوانن دوو وشە لێکجیا بکەنەوە: کۆبانێ و ئازادی. خۆپیشاندان بۆ پشتیوانی لە کۆبانێ لە وڵاتی سوئیس بەڕێوەچوو. بە بەشداری هاوڕێیان و ئەندامانی کۆمەڵی شۆڕژگەر لە شاری بێرنی پێتەختی وڵاتی سوئیس و لە درێژەی ئەو خەبات و چالاکیانە بۆ فریاکەوتنی کانتۆن و شاری کۆبانێ لە ڕۆژاوای کوردستان و محکومکردنی دەوڵەتی خلافەتی ئیسلامی کۆبوونەوەیەکی ئاعترازی بەڕێوەچوو. لە درێژەی ئەو خەبات و چالاکیانە بۆ فریاکەوتنی کانتۆن و شاری کۆبانێ لە ڕۆژئاوای کوردستان و محکومکردنی دەوڵەتی خلافەتی ئیسلامی ناسراو بە داعش کە هەمووی دنیای گرتوێتە بەر لە شاری بێرنی پایتەختی سوئیسیش ڕۆژی شەممە 19 ڕەزبەر کۆبوونەوەیەکی ئاعترازی بەڕێوەچوو. لەو کۆبوونەوەیەدا سەرەڕای ئەوەی لە هەمان ڕۆژدا لە زۆربەی شارەکانی سوئیس خۆپیشاندان بەڕێوە دەچوو بەشێکی بەرچاو لە نوێنەرانی لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەشدار بوون و کومیتەیەکی بەڕێوەبەری کاتیان هەڵبژاردبوو. وێڕای حیزب و لایەنە سیاسیەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان هاوڕێیانی کۆمەڵی شۆڕژگەریش لەو خۆپیشاندانە لەبەر دەرکی سەفارەتی ویلایەتە یەکگرتوەکان لە سوئیس بەڕێوەچوو بەشدار بوون. لە کۆبوونەوەکەدا وێڕای دانی سلۆدانی پشتیوانی لە کۆبانێ بڕیارنامەیە کە بە زمانی کوردی، فارسی، ئینگلیزی، ئاڵمانی و فەڕەنسەیی ئامادەکرابوو لەلایەن بەشداربووانەوە خوێندرایەوە و کۆپێک لە بڕیارنامەکە درایە سفارەت و لایەنە پەیوەندیدارەکان و هەروەها بۆ میدیاکانیش نێردرا. کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران، کومیتەی سوئیس. خۆپیشاندانی کوردانی نیشتەجێی وڵاتی کانەدا بۆ پشتیوانی لە کۆبانێ. لە شاری تورنتۆی وڵاتی کانەدا بۆ پشتیوانی لە خەبات و بەرخۆدانی خەڵکی کۆبانێ خۆپیشاندانێک لەلایەن کوردانی نیشتەجێ وڵاتە و ژمارەیەک لە نەتەوەکانی دیکە بەڕێوەچوو. ڕۆژی شەممە 11 مانگی ئۆکتۆبری 2014
ڕێپێوانێک بە بەشداری سەدان کەس لە کوردەکانی نیشتەجێی وڵاتی کەنەدا و هەروەها نەتەوەکانی دیکە بۆ پشتیوانیکردن لە خەبات و خۆڕاگری خەڵکی شاری کۆبانێ لە ڕۆژاوای کوردستان و محکومکردنی جنایەتەکانی گروپی تێرۆریستی داعش و دەوڵەتە هاوپەیمانەکانی لەوانە دەوڵەتی تورکیا لە بەردەم باڵوێزخانەی ئەمریکا لە شاری تورنتۆی وڵاتی کانادا بەڕێوەچوو. ئەو خۆپیشاندانە سەرەتا لە بەردەم بینای باڵوێزخانەی ئەمریکا بە دروشمی کۆبانی قیبلەگای کوردستانی کۆبانێ تەنیا نییە گەلی کوردی لەگەڵا سووریا و ئەردۆغان ڕاستیەکان بدرکێنن بە شەڕ و پیلانگێڕی کۆبانێ نابەزێنن داعش بزانە کۆبانێ کوردستانە کوردستانیش هۆشیارە لە ئیرتجاع بێزارە دەستی پێکرد. پاشان بە ڕێپێوان بەرەو باڵوێزخانەی تورکیا بە بەرزکردنەوەی دروشم و خوێندنەوەی سرودی نیشتمانی بۆ پشتیوانیکردن لە خەڵکی شاری کۆبانێ و شەرمەزارکردنی تیرۆریستەکانی داعش و دەوڵەتی تورکیا و باقی هاوپەیمانەکانی دیکەی داعش وەڕێکەوتن. خۆپیشاندانەکە پاش گردبوونەوە لە بەردەم باڵوێزخانەی تورکیا بە مەبەستی محکومکردنی کردەوەکانی تورکیا و تیرۆریستانی داعش لە هەمبەر کوردانی کۆبانێ بە خوێندنەوەی سرودی شۆڕژگێڕانە کۆتایی پێهات. جێگەی ئاماژەیە. خۆپیشاندانەکە لەلایەن خەڵکی ئەو شارەوە بە گەرمی پێشوازی لێکرا و هیوای سەرکەوتنی کوردستانیان لەسەر کۆنەپەرستان خواست. جێگەی باسە ماوەی چەند حوتوی ڕابردوو بە شێوەی بەردەوام خۆپیشاندانی لەو چەشنە لە شاری تورنتۆ بەڕێوە دەچێت و هەروەها لە داهاتووشدا درێژەی دەبێت. شایانی باسە کۆمیتەی کەنەدای کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەم خۆپیشاندانەدا و هەروەها خۆپیشاندانەکانی دیکەدا ڕێکخستنیان هەڵسوڕاوانە بەشدار بووە. دیداری نێوان نوێنەرانی کۆمەڵە و سازمانی خەباتی کوردستانی ئێران لە هەولێر. بارودۆخی ناوچەکە بەگشتی ڕۆشتنی داعش بۆ ناوچەی کۆبانێ و هەڵوێستی لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات و هەروەها هەڵسانگاندنی خۆپیشاندانەکانی ئەم دوایانەی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بۆ پشتیوانی لە کوردانی ڕۆژئاوا بە تایبەت شاری کۆبانێ. ئەم تەوەرانە بوون کە لە میانی ئەم دانیشتنە باسی لێوەکرا. دوانی وەڕێی ڕۆژی شەممە ڕێکەوتی 11 2014 هەیئەتێک لە پەیوەندیەکانی کۆمەڵی شۆڕژگەر لە هەولێر سەردانی پەیوەندیەکانی سازمانی خەباتی کوردستانی ئێرانیان کردو لەلایەن سەید کامیل نورانی نوێنەری پەیوەندیەکانی سازمانی خەبات پێشوازیان لێوەکرا. دانیشتنەکە چەند تەوەری وەک بارودۆخی ناوچەکە بەگشتی ڕۆشتنی داعش بۆ ناوچەی کۆبانی و هەڵوێستی لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات و هەروەها هەڵسەنگاندنی خۆپیشاندنەکانی ئەم دوایانەی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بۆ پشتیوانی لە کوردانی ڕۆژئاوا بە تایبەت شاری کۆبانێ. بەشێکی دیکەی ئەم دیدارە تەرخان کرا بە هاوکاری و هاو ئاهەنگی زیاتری هەردوولا. هەیئەتی پەیوەندیەکانی کۆمەڵە لەو دانیشتنەدا پێکهاتووبوو لە هاوڕێیان سۆران پاڵانی ئەندامی جێگری کمیتەی ناوەندی و جێگری پەیوەندیەکانی کۆمەڵە و سامان ڕیشە ساحب یاریدەدەری پەیوەندیەکانی کۆمەڵە. نوێنەرایەتی کۆمەڵە لە هەولێر 12 2014 زاینی بەرابەر لەگەڵ 27393 هەتاوی. ئەنوەر محەممەدی بۆ NRT. وەزیری دەرەوەی ئێران باز لەوە دەکات کە کۆمەڵە و دیموکرات تێرۆریستن، بەڵام هیچ هەڵوێستێکمان لەلایەن بەرپرسانی حیزبە سیاسیە دەسەڵاتدارەکانی هەرێم نەبینی. هاوڕێ ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕژگەر لە بەشێک لە وتوێژ لەگەڵ کەناڵی NRT ڕۆژی یەکشەممە 20 ڕەزبەر سەبارەت بە خۆپیشاندانەکانی کوردستانی ڕۆژهەڵات و بەتایبەتی سەبارەت بە بەرەی کوردستانی دەڵێت ئێمە نەکێستاکە بەڵکو چەندین ساڵە پێمان وایە بوونی بەرەیەکی وا کە بتوانێت کێشە و گرفتەکانی کورد لە بوارە جیاوازەکان لە ئاستی نێونەتەوەی زیاتر بخاتە ڕوو پێویستە، بەڵام ئێمە بێکاردا نەنیشتوون و لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ڕێکەوتنامەیەکی هاوبەشمان پێکەوە هەیە و ڕاگەاندنی هاوبەشمان داوە سەبارەت بە ڕووداوەکانی کوردستانی ڕۆژهەڵات و تا ئێستاکە کاریگەری زۆری بووە و دیارە ئەگەر ئەوە فراوانتر بێت کاریگەری باشتری دەبێت. هاوڕێ ئەنوەر محەممەدی سەبارەت بە جیابوونەوەکانی ناو کۆمەڵە و حیزبی دیموکرات لای وایە هیچیان بنەمای سیاسی نەبووە. ئێمە وەک کۆمەڵی شۆڕژگەر کاتی خۆی لە حیزبی کۆمونیست هاتینە دەرێ کێشەی سیاسی و بنەمای سیاسی بووە هۆی جیابوونەوەکەمان، بەڵام جیابوونەوەکانی دیکە هیچیان هەڵقڵاوی کێشەی سیاسی نەبوون و بێگومانیش ئەو جیابوونەوانە کاریگەری سلبی بووە بۆ بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات چ لە ناوخۆ و چ لە دەرەوەی کوردستان. هاوڕێ ئەنوەر محەممەدی سەبارەت بەوەی کە هەرێم لەسەر بەرژەوەندی پارچەکانی دیکەی کوردستان سیاست دەکات وتی
شتی لەو بابەتە کە زۆر ڕوون و ئاشکرا سەبارەت بە کوردی ڕۆژهەڵات کرابێت ئێمە وامان نەدیوە نابێت هیچ کات بەرژەوەندیەکان لەسەر پارچەکانی دیکەی کوردستان بێت و هەندێک لێدوانمان بیستووە کە لای ئێمە جێگەی ڕەزامەندی نییە و بۆ نمونە وەزیری دەرەوەی ئێران باز لەوە دەکات کە کۆمەڵە و دیموکرات تیرۆریستن بەڵام هیچ هەڵوێستێکمان لەلایەن بەرپرسانی حیزبە سیاسیە دەسەڵاتدارەکانی هەرێم نەبینی. هاوڕێ ئەنوەر محەممەدی سەبارەت بە ڕێگریەکان بۆ ڕۆشتن بۆ بەرەکانی شەڕ دش بە داعش دەڵێت بێگومان کۆماری ئیسلامی بەردەوام هەوڵەدات و باسی ئەوە دەکات کە کۆمەڵە و دیموکرات نەماوە بۆیە ئێستاکە بە تەواوی توانە هەوڵەدات ڕێگر بێت لەوەی کە کۆمەڵە و دیموکرات بەشداری لە چالاکیەکی لەو شێوەیە نەکەن. هاوڕێ ئەنوەر محەممەدی سەبارەت بە ڕاکێشانی سەرنجی وڵاتانی جیهانی لەلایەن کۆمەڵەوە دەڵێت شخصی کاک عەبدوڵڵای موحتەدی وەک سکرتێری گشتی کۆمەڵە و کومیتەی دەرەوەی کۆمەڵە چیان بۆ کرابێت بۆ خستنە ڕووی کێشە و گرفتی نەتەنیا کوردی ڕۆژهەڵات بگرە بۆ باقی پارچەکانی دیکەی کوردستانیش هەوڵیان داوە. دیارە سەبارەت بە لەقاودانی پێشلکاریەکانی مافی مرۆڤ لە کوردستان و لە ئێران هەوڵی زۆر دراوە. تەنانەت پێم خۆشە ئەوە بڵێم ماوەیەک لەوە پێش هەردوو حزبی دیموکرات و کۆمەڵە لە دەرەوەی وڵات بە دانانی ڕاگەاندنی هاوبەش هەوڵیان داوە بۆ پشتیوانیکردن لە کۆبانێ خەڵک بێننە سەر شەقام. دیارە ئەمانە بووە و ئێمە هەوڵی زۆرمان داوەوە کۆمەڵە بەڵام بێگومان تەواو نییە و دەبێت هەوڵی زیاتر بدرێت. هاوڕێ ئەنوەر محەممەدی لە وەڵامی ئەوەی کە ئێران چەندین نەتەوەی دیکەی تێدایە و ئێوە چەندە بیرتان لەوە کردوێتەوە کە هاواهەنگیتان هەبێت لەگەڵیان ڕایگەاند. ئێمە پەیوەندی باشمان لەگەڵ حیزبەکانی دیکەی سەرتاسەری هەیە بەتایبەتی لە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵ. کێشەکە ئەوەیە لە ئاستی سەرتاسەریدا ئۆپۆزیسیۆنی سەرتاسەری زۆر چالاک نییە. ئەو هەروەها سەبارەت بە خەباتی چەکداری لە ئێستاکەدا پێی وایە کورد ناتوانێت بە خەباتی چەکداری کۆماری ئیسلامی بڕوخێنێت کەواتە نابێت تەواوی تەرکیزمان لەسەر خەباتی چەکداری بێت. ئێمە هەڵبەت ئامادەییمان هەیە لەو بارەدا و ئەم خۆپیشاندانانەی چەند ڕۆژی ڕابردوو بەقەت چەندین چالاکی دەنگدانەوەی لە ئاستی جیهانی و ناوچەکەدا هەبووە. هاوڕێ ئەنوەر محەممەدی سەبارەت بە هاتنە سەرشەقامی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات لەم چەند ڕۆژەی دواییدا سەبارەت بە پشتیوانیکردن لە کۆبانێ وتی ئێمە هەستمان دەکرد ئاڵوگۆڕێک لە ناوخۆی کوردستان بۆ ئەو ڕووداوانەی کۆبانێ دێتە ئاراوە و بەم بۆنەوە هەوڵماندا ئەم خۆپیشاندانانە دوور بێت لە کاریگەری کۆماری ئیسلامی و هەوڵمانداوە کە لە ئاقاری بزوستنەوەی کورد و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بجوڵێتەوە. کۆبوونەوەی کومیتەی هاوکاری هێزە سیاسی کوردستانیەکان لە نۆروێژ بە بەشداری کومیتەی نۆروێژی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کۆبوونەوەی کومیتەی هاوکاری هێزە سیاسی کوردستانیەکان لە نۆروێژ بەڕێوەچوو ڕۆژی دووشەمە 21 ڕازبەر کومیتەی هاوکاری هێزە سیاسی کوردستانیەکان لە نۆروێژ کۆبوونەوەی خۆی پێکێنا. لەو کومیتەیەدا کە 11 حیزبی سەر بە 4 پارچەی کوردستان ئەندامن نوێنەرانی زۆربەی حیزب ئەندامەکان ئامادەی کۆبوونەوەکان بوون. سەرەتا باسێک لە کار و چالاکی ڕابردوو کرا و پلانی کاری داهاتوو یەکێکی دیکە لە خاڵەکانی دەستوری کاری کۆبوونەوەکە بوو. کۆبوونەوە چەندین تەوەری دیکەی لە خۆگرتو بوو کە بەتێر و تەسەلی لەسەریان باس کرا. نوێنەرانی ئامادەبوو ڕاو بۆ چوون و پێشنیاری خۆیان لەسەر باسەکان پێشکەش کرد. لێژنەیەکی 4 کەسی دیاری کران کە بریتی بوون لە ئیبراهیم کۆنەپۆشی لە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و کاگ ئاراسکۆیی نوێنەری یەکێتی نیشتمانی کوردستان، کاگ ڕوودی نوێنەری پارتی دیموکراتی کوردستانی باکوور، کاگ دڵشاد نوێنەری حیزبی شیوعی کوردستان. کاری ئەم لێژنەیە پەیوەندی و هاوئاهەنگی لەگەڵ حیزب و ڕێکخراوەکانی دەرەوەی کومیتەی هاوکاری و دروستکردنی هاوکاری و پەیوەندی لەگەڵیان بە مەبەستی خزمەتی زیاتر بە بزوتنەوەی کوردی و یەکریزکردنی ڕەوەندی کورد لە نۆروێژ. کۆبوونەوە پاش چەند کاتژمێرێک کات و شوێنی کۆبوونەوەی داهاتوو دیاری کرد و کۆتایی بەکاری خۆی هێنا. شایانی ئاماژەیە لەلایەن کۆمەڵەوە هاوڕێیان حەبیب قادری و ئیبراهیم کۆنەپۆشی ئامادەی کۆبوونەوەکە بوون. چاوپێکەوتنی دوو هەیئەتی حیزبی دیموکرات و کۆمەڵا لە فینلاند. لە میانەی ئەم دیدارەدا وێڕای لێکدانەوە و تاوتوێکردنی دۆخی ئێستاکەی کوردستان جەخت کرایەوە لەسەر کاری زیاتر و هاواهەنگی دوولایەنە. ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 22 ڕەزبەر هەردوو هەیئەتی کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە پێتەختی وڵاتی فینلاند دیدار و چاوپێکەوتنیان ئەنجامدا. لەم دیدارەدا کە 3 کاتژمێر و نیوی خایاند دوو هەیئەت وێڕای باسکردن و لێکدانەوەی ڕووداوەکانی ئەم دواییانەی کوردستان
ئێران و ناوچەکە و کاریگەریان لەسەر ڕەوشی کورد لە ئێران پێیان لەسەر درێژەی هاوکاری دوولایەنە هاوهەڵوێستی و یەکدەنگی لەمەڕ بابەتەکانی پەیوەندیدار بە کوردستان و ئێران داگرتەوە. لە بەشێکی دیکەی ئەم دانیشتنەدا باز لە کاراترکردنی کۆمیتەی هاوکاری هێزە سیاسی کوردستانیەکان لە فینلاند کرا و پێویستی چالاکی و کاری هاوبەشی ئەم کۆمیتەیە پێی لەسەر داگیرایەوە. دایکی ئەندامێکی کۆمەڵە لە شاری سەقز بەهۆی نەخۆشیەوە و ماڵاوایی لە ژیان کرد. ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 16 ڕەزبەر دایە ئافاق سوڵتانپور دایکی هاوڕێ هوشیار حەیدەری کادر و ئەندامی کۆمەڵە پاش چەند مانگ بربەرەکانێت لەگەڵ نەخۆشی شێرپەنجە بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کردو لە نێو خەڵکو و خۆشەویستانی لە شاری سەقز بە خاک سپێردرا. ئێمە وەک ستافی بەرنامەی پەیکی کۆمەڵە سەرخۆشی خۆمان ئاراستەی هاوڕێ هوشیار حەیدەری و بنەماڵی ئازیزیان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. دایکی پێشمەرگەیەکی کۆمەڵە ماڵاوایی لە ژیان کرد. بەهۆی نەخۆشیەوە و لە تەمەنی 65 ساڵیدا بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. بە پێو زانیاریانەی دەستاسوی ڕۆژهەڵات کەوتووە دایە خەدیجە عەلی ڕوومایی دایکی هاوڕێی پێشمەرگە مەنسوور باسامی ڕۆژی یەکشەمە 20 ڕەزبەر بەهۆی نەخۆشی و لە تەمەنی 65 ساڵیدا بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. دایە خەدیجە عەلی ڕوومایی خەڵکی ناوچەی ژاوەرۆ و 3 کەس لە ئەندامانی بنەماڵەیان لە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانی بەخت کردووە. ئێمە وەک ستافی بەرنامەی پەیکی کۆمەڵە سەرخۆشی لە هەردوو بنەماڵەی عەلی ڕوومایی و باسامی دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین.